باس لە دۆخی ڕۆژنامەگەری کوردی لە کەرکووک دەکەن بۆ چوونی جیاوازیان هەیە و پێیان وایە دۆخی ڕۆژنامەگەری کوردی لە شارەکە لە پاشەکشەدایە و هەرێم و ئەنجومەنی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەرپرسیارن. سەرۆکی لقی کەرکووکی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان پێی وایە بەراورد بە ڕابردوو ئێستا دۆخی میدیا و کاری ڕۆژنامەوانی کوردی لە کەرکووک باشترە. پێی ئەو ئامارانێک خۆمان لامانە خراپترین دۆخ لە کاتی ڕۆژنامەگەری 2 ساڵی ڕابردوو ئەم 1-2 ساڵی ڕابردوو بوو. ئەم ساڵ باشترە ئەلبەتار هەیە. ئەوە نییە بڵێ دۆخی ڕۆژنامەنووسی باشە و پێرفێکتە نا. ئەوە هەر دوێنێ پێرێ بوو مەسەلەن ڕاوەدوونان بۆ ڕۆژنامەنووس لە پەڵکانە و لە کۆمەڵێ دەوروبەری شاری کەرکووک، بەڵام بە بەراورد لەگەڵ ئەو 2-3 ساڵەی پێشتر ڕابردوو باشترە. لەم گفتوگۆیەدا باسی بربەستەکانی بەردەم پیشەی ڕۆژنامەوانی و ئەو دەستێوەردانە حزبیانە کرا کە بوون بە هۆکاری پاشەکشەی لەقی کەرکووکی سەندیکا. ڕۆژنامەنووسێک پێی وایە ئێستا لە کەرکووک تەنیا یەک سەنگەری بەرگری لە دۆزی کورد هەیە، ئەویش سەنگەری ڕۆژنامەنووسانی کوردە لە شارەکە. بڕوای من دۆخی ڕۆژنامەنووسی لە شاری کەرکووک زۆر باشە. کۆمەڵێ زۆر کەناڵی یان نوێنەری کەناڵەکانی میدیای کوردستان لە کەرکووکان و بە وردی هەواڵ و ڕوودا و بابەتەکان نەگوازنەوە بە دڵنیاییەوە. زۆربەی یا تێگڕای کەناڵەکانی میدیای کوردستانی باشوور و لە دەرەوەی باشووری کوردستانیش لێرە نوێنەریان هەیە و هەمیشە ڕۆژنامەنووسەکان لە هەموو ڕووداوێکی گەرم و گوڕ ئامادەن بەڕاستی توێژێکی کاریگەرن. میدیای کوردی دەورێکی زۆر باشی هەیە لە کەرکووکە بەڕاستی. ئەمڕۆ سەنگەری داکۆچیکردن لە ناسنامەی کەرکووک ڕۆژنامەنووسان گرتویانەتە ئەستۆ. ئەمە شەرەف و شانازێکی زۆر گەورەیە. ئەمڕۆ یادی ڕۆژنامەگەری کوردیە. ئێمە وەکو کورد لە بەراورد لە چاو ساڵانی پێش و دوای پرۆسەی ئازادی لەم ناوشانە پاشەکشەی گەورەمان کردووە. حرەکەی نیقابیش لە پاشەکشەی گەورەیە چی لە هەرێمی کوردستان. ئێرەش وەکو کاردانەوەی ڕنگدانەوەی هەرێمی کوردستان حرەکە نیقابیەکە کۆتایی پێ هاتووە. تقریبا ئەتوانم بڵێم کۆتایی پێ هاتووە. لەبەرەوە سەندیکا ماوەی 10 ساڵە ئەستحقاقیەوەیە مؤتەمەر بکە، مؤتەمەری نەکردووە. یعنی لە 14 ساڵە یەک ئەنجومەن هەڵبژێراوە و کۆنفرانسەکان و لقەکان و مانە تازە نەکراوەتەوە. وێڕای خراپی دۆخی ڕۆژنامەنووسی لە کەرکووک زیاتر لە 3 ساڵە لەقی کەرکووکی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بینای نییە و ناتوانن کرێی بینادابین بکەن. ئەمە وێڕای ئەوەی بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسانی کارای کورد ڕوو دەکەنە سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق و لەوێ دەبنە ئەندام. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.